هەرکە ڕوو لە بازاری هەولێر دەکەیت بوونی ژمارەیە گۆڕ لە نێو بازارەکەدا سەرنج ڕادەکێشێت. زۆرینەی دوکاندارەکان و هاوڵاتیان هیچ زانیارییان لەسەر بوونی ئەو گۆڕانەدا نییە، بەڵام بە پیرۆزیان دەزانن. مامبورهان سەر و ڕیشی لە نێو بازاری قەیسەریدا سپی کردووە. ئەو لابردنی ئەو گۆڕانە بە هێڵی سوور دەزانێت، بۆیە بەردەوام پارێزگاری لەو گۆڕانە دەکات کە لە پێش دوکانەکەیدایە. بە گوتەی ئەم دوکاندارە ژماری گۆڕەکان 7 گۆڕن و هەرێکیان لە سوچێکی بازارەکەدایە. لەسەر هەوڵدان بۆ لابردنیان چیرۆکی جۆرە و جۆر دەگەڕێتەوە. ئەو قەبرە قەدیمە لێکوانەیە ئێرە ئەمە ناو دوکانانم چا کرد، هێچی ئینسان شتوالەم لێ دیتەوە، ڕاست لە ترسان قەپاتم کردەوە. ئەوەندەم گچکە کردەوە، گوتم ئەو ڕێ بکرێتەوە. ئێدەوە بوو وەستایەکە، بەڵێ وەستایەکە شێ سعات دەوری 2:30 تاریش لەش تەلەفۆن لۆکردم، گوتی بمگە لە ڕێخوای. تم خێر گوتی کوی دەنوم سرم بە بالیفی دەکەم مامسەی دەکە ئێرەم دەگری دەری هەستە بڕۆ لای سرم تاکەوە. وەڵام من شوێ هاتم درەنگ بە سەعاتێ بگەیشتمێری دیتم وەستایەکە لێکوانە بوو دەگیریە. وەڵام لە ترسان چوم ئەو کاشیانم هیناوە، ئەو کاشیانم ناو ئێرەمەچ خۆی لێ کردەوە تەواو. کو وەستایەکە ڕۆیشت هەنکەش هەنەم دیتەوە. ئەوانە وەکو دەڵێن حەد درانە، یعنی هەتا ئێستا کەس نەیتوانێت دەست بەو قەبرانە بداتن. ئەمیش هەموو ساڵی قماشم بۆ دەگۆڕی شتم بۆ دەکرد و قەفەزم لۆ کردی، بەس دوای گوتم کێنە کاشی جوانتر کردمە ئەو کاشیە لە بۆی. بە گوتەی بەشێک لە دوکانداران کاتی خۆی شوێنی بازاری ئێستا قەبرسان بووە. هەموو گۆڕەکان گواستراونەتەوە، تەنها ئەو گۆڕانە نەبێت کە پیاوانی ئاینی بوونە و خەڵکی داوای مانەوەیانیان کردووە. بە بیرەوەری زۆرێک لە هاوڵاتیانی هەولێر زیاتر لە نیو سەدەیە گۆڕەکان لەسەر ڕێڕەوی هاتوچۆی هاوڵاتیاندایە. ئەوەندە لە بینی من ئەمری من 2 ساڵ بووە هاتوچۆی ئەو ڕێم کردیا، ئەو قەبرە هەلێرە بووە گەورەتر بووە، دوای گچکیان کرد لەبەر ڕێگەوبانی عالەم. ئەو قەبرە تەقریبەن ئەمە دەزانم 55 ساڵ من ئەوم دیتی ئەو قەبرە لێرەیە. ئەو نازم ناوی سەیتەهایە، ناوەش وهایە، ناوکەم بیر نمایە، پیا و چاکێک بووە و شێخێک بووە و سەیدێک بووە و ئەو قەبرە زۆر عەوڵدرا پێیان لایەن نەبردرا. لەبەر ئەوەی ئەو کابرا دیای پیاوەی چاک بوو لێوێ لایەن نەبردیە و لایەنتانێ بە شۆفەری خراکەن و دەنگی ئەمریکا لەسەر گواستنەوەی گۆڕەکان لە نێو بازارەوە بۆ قەبرستانەکانی هەولێر پەیوەندی بە شارەوانیەوە کرد، بەڵام تا ئامادەکردنی ئەم ڕاپۆرتە پەیوەندەکە بەردەست نەبوو. مامۆسایانی ئاینی بوونی گۆڕ لە نێو بازار یان شوێنی گشتی بە دروست نازانن و بە پێویستی دەزانن بگوازرێنەوە بۆ دەرەوەی شار. بوونی قەبر لە ناو بازارە دروست نییە، کارێکی هەڵەیە. لەبەرچی لەبەرەوەی ئەو ڕێز و شکۆیە لە دەست ئەدا، هەموو کەسێک پێیا تێپەڕێ پای پیا ئەنێن و هەروەها لەسەری دائەنیشن بێ احترامی پێئەکرێت. جاری وایە خەڵکی ناحەسەیە بە بڵێن شەقی تێ هەڵەدا یان سوکایەتی پێەکە یان غەیبەتێکی ئەکا ئەو کەسە کە مردووە. ئەمانە بۆ خۆی هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کە نابێ قەبر لە ناو بازاڕا بێ، نابێت لە ناو شوێنی گشتیا بێ، بەڵکو ئەبێ لە شوێنێکی دوور لە شار بێ. بوونی گۆڕ لە نێو بازاری هەولێر مشتمڕی زۆری لە لای دوکانداران و مامۆسایانی ئاینی دروست کردووە. بەشێک لە دوکانداران بە پیرۆز و مامۆسایانی ئاینیش بە پێچەوانی بنەماکانی ئاینی ئیسلامی دەزانن. لەو نێوەنەشدا حکوومەت وەک تەماشاکەرێک لە بوونی گۆڕەکان دەڕوانێت. دیار جەمال، دەنگی ئەمریکا، هەولێر.